ئەگەر ئاەتەل کورسی لەبەر نییە ئێستا ئاەت کورسیە خوێنین ئەتوانین چەند جارێک گوێی لێ بگری و لە بەریکەی. عیبە ئینسانی موسڵمان ئاەتەل کورسی لەبەر نێ، ئاەتێکی کورتە واتایەکی زۆری تایە و فەضڵێکی زۆری لە حەدیسەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام باس کریا. سونەتە لە 4 کات بیخوێنی، لە کاتی خەوتن و لە جگرەکانی بەیانیان و ئێواران و لە دوای نوێژە فەرزەکان بۆیە گوێ بگرە و لە بەریکە. أعوذ بالله من الشيطان الرجيم. الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض من ذا الذي يشفع عنده إلا بإذنه يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء وسع كرسيه السماوات والأرض ولا يؤوده حفظهما وهو العلي العظيم.